داعش هەموو کاتێک هەوڵەداتن چی بکرێ زیان بگەێنێ بەختایبەت بەنسبەت کەرکووک کە کەرکووک شارێکی دەوڵەمەنە سەرۆت و سامانێکی زۆری هەیە ئەوان کوشتەی ئەوانە دەستیان بگاتە ئەم شارە و ئەو سەرۆت و سامانە لەبەر دەستی ئەوان بێ بە تایبەتنەوە غاز بە عەقڵی خۆیان ئەڵێن ئێمە بەمە دەوڵەمەنە بین کە دەوڵەمەنیش بووین ئەوجا ئەتوانین ئاڵای داعش لەبان مەقڕی اتحادی ئەوروپی و کۆشکی سپی دابنین ئەوە چۆتە مێشکیانەوە لەبەرەوە هێزەکانیان دێنن و ئەشیانەوێتن ئازادی مووسڵ دوور بخەنەوە ئینتیبای هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی تر بۆ لای کەرکووکەوە ڕابکێشن ئەگەر بۆیان بکرێ خۆیانی پێدا بدەن و لەم ڕۆژانەش بە تەکید ئامادەی خۆیان ئامادە کردووە لە حەویجەوە هەرچەند فڕۆکەش تەقسیریان پێ ناکاتن پێرێکەش لیانیدا دوێنێ شەویش لیانیدا لە نزیکی حەویجە لای گیارە لە مەنسووریە لە گوبێبە لە منطقەی سارتک بەردەوام فڕۆکەکان ئەو شوێنانەی GPS-یان پێ ئەدەین دێن بردومانێکن بە بنسبەت ئەم مەحوەری ڕۆژاوای کەرکووک ئێستا زۆر جدیە لە پێشە حاڵەتێکیان هەبوو معلوماتمان پێیانەدا داعشەکانیش فێر بوو بوون هەم بەرنامەی کۆمپیوتەریان هەیە کە فڕۆکانە هاتنە ئاسمانی شەڕەکە یەکتریان ئاگادارە کردو خۆیان نەشاردەوە یا چەکەکانیان فڕێدا یا ئەچوونە ناو خانوویەکەوە تایارە لێی نادا ئەگەر بزانی بۆە GPS-ی ماڵەکەشت پێ بدایە بیزانی وایە 100% لەنە ئەو ماڵەیە لێ نادا ئێستا نەخێوانە ئێستا شوێنەکەیان پێ بدەین بڵێن لەناو ئەم بینایەیە ئەوە دێ لێدا وەختی لێشێدا ئاگری لێوە دەرەچی ئەتەقێتەوە ئەنی تەقەمەنیان هەیە مەغزنیان هەیە ئەو سقەیە پیا بووە من بە پرسی مەحوەری ڕۆژاوای کەرکووک لەم ڕۆژانە لەم کات و ساتە زۆر لیان ڕازیم کاری کاراکەن و دەستخۆشیان لێک